سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵان بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چڕبوونەوەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارەکانی کوردستان، درێژە هێرشی ئاسمانی بۆ سەر ناوەندە سەربازیە سنووریەکان، شڕانی کارەبا بەهۆی هێرشی ئاسمانی بۆ سەر مەهاباد، ڕەوانەکردنی هێزی زەمینی سوپای پاسداران بۆ ناوچە سنووریەکان و ئازادکرانی ژمارەیەک زیندانی لە مەریوان و شنۆ. درێژە هەواڵەکان. شەڕبوونەوەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارەکانی کوردستان. بەپێی دوایین راپۆرتەکان لە درێژەی شەپۆلی هێرشە ئاسمانیە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی، ژمارێک لە بنکە سەربازی و ئەمنیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان کران ئامانج. بە پێی زانیاریەکان ڕۆژی دووشەمە 11 ڕەشەمە بنکەی سوپای پاسداران لە گوندی دزڵی سەر بە سەوڵاوە کەوتووەتە بەر هێرش. سەرچاوە ناوخۆیەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ئەنجامی ئەم بردومانەدا لانیکەم 15 ئەندامی سوپای پاسداران کوژراون و هاوڵاتیەک بە ناوی شاهۆ بەهرامی کە لە ناوچەکەدا بووە گیانی لەدەستاوە. هاوکات ستادی فەرماندەیی هێزی انتزامی و ناوەندی پەیوەندیدار بە ئیسلاحات لە شاری پیرانشار کراوەتە ئامانج. بەپێی راپۆرتەکان لەرزەی تەقینەوەکان لە بەشێک لە ناوچەکانی دۆروبەر هەستی پێکراوە و هێز ئەمنیەکان بە شێوەیەکی بەرفراوان لە ناوچەکە بڵاو بوونەتەوە. شانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ناوەندە فەرمیەکانی کۆماری ئیسلامی هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر ژمارەی ڕاستەقینەی کوژراوان و ئاستی زیانەکان بڵاو نەکردووەتەوە. درێژەی هێرشی ئاسمانی بۆ سەر ناوەندە سەربازیە سنووریەکان. بەپێی دوایین راپۆرتەکان لە درێژەی شەپۆلی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی، بنکەیەکی گەورەی سوپای پاسداران لە گوندی مێرەدێ سەر بە شاری سەقز بردومان کرا و بە تەواوی لەناو چووە. سەرچاوە ناوخۆیەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم بنکەیە ڕۆڵێکی گرنگی لە کۆنترۆلکردنی بارودۆخی ئەمنی ناوچەکانی نێوان سەقز و بانەدا هەبووە و لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆری چاودێری سنووری لەو شوێنەوە بەڕێوە دەچوو. هاوکات دوو بنکەی پاسەوانی سنوور لە ناوچە سنووریەکانی سەرشیوی سەقزیش کراونەتە ئامانج. بە پێی زانیاریەکان پێشتر لەلایەن ئەو دوو بنکەیەوە بەردەوام دەست بەسەر کەلوپەلی کۆچبەران داگیراوە و چاودێری سنوورەکان کراوە. شڕانی کارەبا بەهۆی هێرشی ئاسمانی بۆ سەر مەهاباد. شەوی ڕابردوو لە درێژەی شەپۆلی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی کەڵانتەری سێنزەی شاری مەهاباد لە گەڕەکی شیلان کرایە ئامانج. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە ئەنجامی ئەم هێرشەدا تەقینەوەیەکی بەهێز لە ناوچەکە هەست پێکراوە و کارەبای بەشێک لە شارەکە پشتراوە. هەروەها شوشەی پەنجەرەی ژمارەیەک لە ماڵەکانی دۆروبەری کەڵانتەریەکە شکاوە و زیانی مادی بە دانیشتووان گەیشتووە. ڕەوانەکردنی هێزی زەمینی سوپای پاسداران بۆ ناوچە سنووریەکان. بەپێی دوایین راپۆرتەکان هاوکات لەگەڵ بەردەوامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی، ژمارەیەکی زۆر لە هێزە زەمینیەکانی سوپای پاسداران ڕەوانەی شارە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کراون. بەپێی زانیاریەکان ئەم هێزانە لە شارەکانی سەردەشت، پیرانشار و شنۆ جێگیر کراون و بەشێکیان لە مزگەوت و قوتابخانەکانی ئەم شارانە نیشتەجێ بوون. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە زیادبوونی ئاستی جێگیرکردنی هێزەکان و بڵاوبوونەوەیان لە ناوچەکەدا نیگەرانیەکی زۆری لە ناو دانیشتواندا دروست کردووە. لە هەمان کاتدا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک لە ئەندامانی بنەماڵەی هێزە نظامی و ئەمنیەکانی شارەکانی کوردستانیان بەجێهێشتووە و گەڕاونەتەوە زێدی خۆیان. ئازادکردنی ژمارەیەک زیندانی لە مەریوان و شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندە سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی کوردستان ژمارێک لە زیندانیانی شارەکانی مەریوان و شنۆ ئازاد کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە زیندانی ناوەندی مەریوان بەبێ ئەوەی ڕوونکردنەوەیکی فەرمی بدرێت دەواازەی زیندان کراوەتەوە و ژمارێک لە زیندانیان بەدانانی بارمتە بە شێوەی کاتی ئازاد کراون. هەروەها لە زیندانی شنۆ لە کوێ 84 زیندانی 58 کەسیان ئازاد کراون یان مەرەخەسیان پێدراوە و
هەندێکی دیکەیان بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. سەرچاوە ناوخۆییەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەم گۆڕانکاریە لە بارودۆخی زیندانەکاندا پاش بۆمبارانی ناوچەکانی دەوروبەری ئەم شارانە ڕوویداوە. هێرشی دووبارەی سوپای پاسداران بۆ سەر حیزبی دموکراتی کوردستانی ئێران. ڕۆژی سێشەممە 12 ڕەشەممە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی بە بەکارهێنانی چەند پەهباد و موشک هێرشێکی ئاراستەی کەمپی ئازادی سەر بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە شاری کۆیا لە هەرێمی کوردستان کرد. بە پێ زانیاریەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا ناوەندێکی دەرمانی ناو کەمپەکەش کرایەمەنج و ئەندامێک لە کادری دەرمانی بریندەر بووە. سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە هێرشەکە بە 3 پەهباد و 1 موشک ئەنجام درراوە و زیانی مادی بە بەشێک لە شوێنەکانی کەمپەکە گەیشتووە. ئەم هێرشە لە کاتێکدا ڕوویداوەکە گرژی و ئاڵۆزیەکان نەک تەنیا لە ئێران بەڵکو لە ئاستی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بەرزتر بووتەوە و ئەگەری هەیە پەلامارەکانی کۆماری ئیسلامی جەنایەتکار بۆ سەروەڵاتانی دیکە پەرە بستێنێت. درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر شاری تاران. بە پێی دوایین راپۆرتەکان لە درێژەی شەپۆلی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی چەند شوێنێکی سەربازی و ئەمنی لە پایتەختی ئێران کرانە ئامانج. ڕۆژی ڕابردوو ناوەندە پەیوەندیدارەکان بە سوپای پاسداران لە گەڕەکەکانی هێمەت و باکری، ناوچەکانی نارمەگ، مەجیدیە باکوور و دەوروبەری پارلەمان بەر هێرش کەوتون. هاوکات لەگەڵ بە ئامانجگرتنی ناوەندە گرنگەکانی حکوومەت چەندی ناوچەی دیکەی بەسیج لە گەڕەکە جیاوازەکان هێرش کراوەتە سەریان و سەرچاوە خۆجەیەکان باس لە بەرزبوونەوەی ڕێژەی کوژراوانی هێزەکانی ڕژیم دەکەن. لە هەمان کادا ڕژیم بۆ گواستنەوەی هێزەکانی بۆ نەخۆشخانە، مزگەوت، قوتابخانە و هەروەها ناوەندە گشتیەکانی کۆمەلگا هەوڵ ئەدات لە هێرشەکاندا خەڵکی مەدەنی بکاتە قوربانی و پێویستە جەماوەری خەڵک ئاگاداری پلانەکانی حکوومەت بن. بەرزبوونەوەی ژمارەی گیانبەختکردووانی قوتابخانەی شەجەرەتەی بەی میناب. بەپێ راپۆرتەکان ژمارەی گیانبەختکردووانی قوتابخانەی شەجەرەتەی بەی شارستانی میناب بۆ 165 کەس بەرز بووەتەوە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەم قوتابخانەیە کە 264 قوتابی هەبوون لە ماوەی ڕۆژێکدا 3 جار کرای ئامانج. سەرچاوە پەیوەندیدارەکان ئاماژە بۆ دەکەن کە هێزەکانی فریاگوزاری خێرا ژمارێکی زۆر لە بریندارەکانی بۆ ناوەندە تەندروستیەکان ڕاگواستووە و هەوڵەکان بۆ دۆزینەوەی قوربانیان کۆتای هاتووە. بەرپرسانی پەیوەندیدار ڕایانگەاندووە کە ئەم ڕووداوە یەکێکە لە قورسترین ڕووداوەکان لە ماوە هێرشەکاندا، بەڵام تا ئێستا ناوەندە فەرمیەکان ڕوونکردنەوەیەکی تەواویان لەسەر وردەکاریەکان بڵاو نەکردووەتەوە. زیانگەیشتن بە لانیکەم 10 ناوەندی تەندروستی لە هێرشەکاندا. بەپێی دوایین هەواڵەکان لە درێژەی هێرشە سەربازیەکان بۆ سەر ئێران لانیکەم 10 ناوەندی تەندروستی و نەخۆشخانە زیانیان پێگەیشتووە. بەپێی ئامارە فەرمیەکان نەخۆشخانەکانی گاندی و مۆتەهەری لە تاران و نەخۆشخانەی ئەبوزەر لە ئەهواز بەشێکن لەو ناوەندانەیە کە بەر هێرش یان زیانی لاوەکی کەوتون. هەروەها 3 بنکەی فریاگوزاری خێرا لە شارەکانی سەراب، چابەهار و هەمەدانیش زیانیان پێگەیشتووە. شانی باسەکە بەرپرسانی وەزارەتی تەندروستی ڕایانگەیاندووەکە لانیکەم 2 کادری تەندروستی بریندار بوون و لە هەندێک شوێندا نەخۆشخانەکان بە شێوەیە کاتی چۆڵ کراون. بۆمبارانی بەشێک لە دیواری زیندانی ئێڤین و نیگەرانی لە سەردۆخی تەندروستی زیندانیانی سیاسی. بەپێی دوایین راپۆرتەکان بەهۆی هێرشی ئاسمانی بۆ سەر دەوروبەری زیندانی ئێڤین بەشێک لە دیواری زیندانەکە ڕووخاوە. سەرچاوە ناوخۆییەکان ئاماژە بەوە دەکەن کە پاش تەقینەوەکان نیگەرانیەکی زۆر لەسەر دۆخی تەندروستی و دەرونی زیندانیانی سیاسی و بندکراوانی ناو ئەم زیندانە دروست بووە و هەروەها راپۆرتەکان باس لە بێبەشکردنی کۆمەڵێکی زۆر لە بندکراوانی سیاسی لە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان دەکەن. بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران و کوردستان. بەپێی راپۆرتەکان دەستڕاگەیشتن بە ئینتەرنێت لە سەرانسەری ئێران بە شێوەیەکی کتوپڕ لە نزیکەی 97% بۆ نزیکەی 0 دابەزیوە و
بە تەواوەتی پەیوەندی ئۆنلاین لە نێوان ئێران و جیهان پچراوە. بەپێی زانیاریەکان ئەم داخستنە لە کاتێکدایەکە هێرشە سەربازیەکان و گرژیەکان لە وڵاتدا پەرێستندووە و نزیکەی 90 ملیۆن هاوڵاتی لە دۆخی تاریکی دیجیتالدا ماونەتەوە. شانی باسەکە پاش دەستپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵک لە مانگی بەفرامبار دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی جەنایەتکار و پشتڕانی گشتی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی، کۆمەڵێکی زۆر لە پیشە ئۆنلاینەکان لەناوچوون و دۆخی ئابووری خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. دووە هەواڵ ئیزنی بریتانیا بە ئەمریکا بۆ بەکارهێنانی بنکە سەربازیەکانی بۆمبەستی هێرش بۆ سەر ئێران. بەپێی دوایین هەواڵەکان، دەوڵەتی بریتانیا بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووەکە ڕێگە بە ئەمریکا دەدات بنکە سەربازیەکانی وڵاتە بۆمبەستی هێرش بۆ سەر ئێران بەکار بهێنێت. بەپێی زانیاری بڵاوکراوەکان، سەرۆکوەزیری بریتانیا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە ئەم بڕیارە لە چوارچێوەی بەرگری و پاراستنی بەرژەوەندیەکاندایە و ئامانجیەوەیەکە توانایی موشەکی و هەڕەشەکانی کۆماری ئیسلامی سنووردار بکرێن. هەروەها ئاماژە بەوەکراوەکە بریتانیا لە شەپۆلی یەکەمی هێرشەکاندا بە شێوەی ڕاستەوخۆ بەشداری نەکردووە، بەڵام لە ئەگەری بەرزبوونەوەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی ناوچەکە پێدەچێت وڵاتی بریتانیا، ئاڵمان و فەرەنسا بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بەشداری ئەو شەڕە ببن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانم پێشکەشکردن، هەر شاد و ئاسوودە بن.